ئازادی ڕۆژنامەگەری یەکێک لەو بابەتانەیە کە لە جیهاندا گرنگی زۆریان پێدەدرێت و زۆرێک لە وڵاتانەی ئازادی ڕۆژنامەگەریان تێدانیە یان ئەو بوارەیان بەرتەسک کردوتەوە دەچنە بازنەی وڵاتانی دیکتاتۆرەوە. ئەمڕۆ لە سەرتاسەری جیهاندا وەک ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری دیاریکراوە. دیاریکردنی ئەو ڕۆژە دەگەڕێتەوە بۆ 3 ئایاری 1991 کاتێک لە سەرداوای ڕێکخراوی یونسکۆی سەر بەنەتەوەی گرتووەکان ئەو ڕۆژە وەک ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری دەستنیشان کرا و کۆمەڵێک ماف بۆ ڕۆژنامەنووسان دەستەبەر کرا و لەسەر وڵاتانی ئازادی خواست پێویست کرا پێوەی پابەند بن. جگە لەمەش ساڵانە لەو ڕۆژەدا لە سەرانسەری جیهاندا چەندین چالاکی تایبەت بەو بوارە بەڕێوە دەچن. بەڵام لەگەڵەوەشدا ڕۆژنامەنووسان بەردەوام ڕوبەڕووی پێشێلکاری دەبنەوە، پێنەدانی زانیاری، هەڕەشە لێدان و تەنانەت کوشتن ئەو لەم پەرە دیارانن کە ڕۆژانە بە شێوەیەکی بەردەوام دووچاری ڕۆژنامەنووسان دەبنەوە. بە جۆرێک تەنها لە ساڵی ڕابردوودا 65 حاڵەتی کوشتنی ڕۆژنامەنووسان لە جیهاندا تۆمارکراوە کە زۆربیان لە کاتی ڕووماڵی هەواڵ و ڕووداوەکاندا کراونەتە ئامانج و بوونەتە قوربانی فەرەهەمنەبوونی کەشێکی ئازاد و سربەخۆ بۆ ئەنجامداری کارەکانیان. لەلایەکی دیکەوە ڕێکخراوی پەیامنێرانی بێسون و ڕیزبەندی وڵاتانەی بڵاو کردوتەوە کە زۆرترین ڕۆژنامەنووسیان تێدا بۆتە قوربانی، بە جۆرێک مەکسیک لە پلەی یەکەم و ئەفغانستان و عێراق و سووریا لە پلەکانی دووەم تا چوارەم دێن. هاوکات تورکیا لە ڕیزبەندی یەکەمی وڵاتانە دێت کە ساڵی ڕابردوو زۆرترین ڕۆژنامەنووسیان دەستگیر کردووە و دوایەویش هەریەکە لە چین و میسر پلەکانی دووەم و سێمیان گرتووە. لە هەرێمی کوردستانیش بەهۆی بە حیزبیکردنی دامەزراوە دادوەریەکانەوە لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدارەوە دۆخی ڕۆژنامەنووسان خراپە و تا ئێستاش چەندین ڕۆژنامەنووس پێشێلکاریان بەرامبەر کرا و سەرەڕای تۆمارکردنی سکاڵا هیچ بە دوواداچوونێک بۆ کێشەکانیان نەکراوە. تەنانەت کەیسی کوشتنی ڕۆژنامەنووسان کە بە ئاشکرا و بە بەرچاوی خەڵکە وەڕفێنراون و دواتر تیرۆرکراون پەردەپۆش کراوە.